قربيدي أي ياران دوسان قربيدي يا نونا ظرم في نشان ديدي يا نونا ظرم في نشان ديدي خبمني كاسمي باشوني الله دارا جاكسي من شد من ويل لشارا لكسي من شد ويل لشارا من أواري وتني بخاخ خليسي تمو نجياتي شعري رفيق خيمو نجياتي شعري رفيق خيمو يتخيطري فيشي مني دايما تودني لا يتري فيشي مجان من مين تودني جات قيدري فو أخبري قرني جات قيدري فو ويبري قرني إمج النادي يا إمي وطني تخاشمي ماكني النادي يا إمي وخفر وهوارا جاشمي مامي وديشمي باوارا خواشمي مامي يعني ديشمي باوارا. بسم الله الرحمن الرحيم يا رحمن يا رحيم. خير بيدي سرو شما خير اما ويشتا وكنالا كشتا كرمي سلام جبين ركاتا وبي سركاتا سلام چاكسي شك گوش جناشو تماشوي برنامه يكر بەڵێ برابەر دەکەم ئینە یەکەم وەخت و هەنارڕنیەیە ئاروی ئێمە دەست بە هەنارڕنیای کەرمی ئینشاءڵڵا هەناری یاوێ نێپەنە و گەرمە شاپەی ڕنیەی ئێمە ئینشاءڵڵا نیەتمە هەن ئارو دەستپەنە کەرمی چەنی ئی برابەر ڕێزە یا ئینشاءڵڵا شمە دەستپەنە کردی کاکەچێەوە دەستپەنە کردی با ئینشاءڵڵا هەناری ڕنمێ و بە نامی خۆش بۆ نەبات. أنا من خليكنا هناري رنوكاك أنا ورزو هنار رنيي دست شفنا كردو. بسم الله الرحمن الرحيم يا رحمن يا رحيم. خابا يسنوتو باه 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 خدا نيبري خدا بشير ياسين في ورقت أنا من رني بلا إما هرج باو بابير ماوه إي باخي ما بيني أزبون ما هنج باغدارينه چونکە زەحمەتێ فرەماچەنی کشتانی ئی منطقە و ئێمە منطقەیە و زەحمەت ئارێ وەروانەی تەڵانیش گەرەکێنی ئی تەڵانیچە سەلیقێوەش گەرەکا پێی بەستەی شاوە وەروانەی بێوە ئاست و ئانێ ئی تەڵانێشەنە بەربشوو دەشوو ئەقڵەبە دوورە و خاکش پێی باری ئی تەڵانێ کە بە مەحکەمی وەشەش نەکەری کەڵەکەکیش مشوم ئەپێسەر نەلۆ ڕوەرێ ئەپیشی وەش پە نەکەری وەی زۆر پێی دمای کەرۆ ئاکەڵەکی وەروانێ ئەگە زۆر پێی دمای کەرۆ مەحکەم بەرمشۆ دماوانەی گرت تەڵانێوەنە مشوم پلیکانیش پێکەری وەروانەی تۆ گرد و تەڵانێکەرە نەلیوە ئەوپەر و تەڵانێکی و بەیەوە پەیپەری نەزانیشکوە وەروەزی لە ڕاستە و تەڵانێکێنە یاگەشۆ پلیکانیش پێکەری یاری پلیکانی چوار پلیکانیش گنانەیە سوکێمەی تەڵانەی سەرینە ئیجاجا مەسەلەی ئی درەختیچە درەختە خزمەتێ فرەش گەرەکە یانی پێسە ئانەی مشم گێڵی درەختێوە باری درەختێ بۆ گونجیا بۆ بەجەوەکە ئیسەی هەم بەروبوو مێخاسش گرت و گێرۆ
هەم بەروبوومەکەیش عال بوو ئیسە پیسە ئی هەناری کە ئێنە دەسوومنەوە ئی هەنارەینە هەناری حەمە ساڵەخانیە بە تایبەتی هەنار و زەڵمی فرەتەر عالا ئەغڵەبە یاگە کاچش خاستەرە ئی یاگە ئێمە گونجیە نەپە ئی هەناری ئی هەنارە ئیسە یەکە ینی هەر حەسکەری تەماشۆن دلێکێشکەری دیتر ئی زەڵم و ئێمە پەی هەناری پەی هەنجیری فرەتەر عالە هەر فرە عالە ینی تەماشەکەرە ئا هەنارێ بێ ماشەڵڵە تەماشۆ ئا دلێشەکەرێ هەر حەسکەری تەماشەشکەری ئیتر مەسەلە ئی هەناری ئینە باس و هەنار چێگەنە هەتا نزیک و شەمەکەی نەبوو هەنارەکەش خاستەرە هەتا نزیک و شەمی نەبوو هەنارش خاستەرە ئیجار هەناریانی ئاوی هەناریانی ئاوی ماچووکە ئەبرا هەفتێ جارێ ئاویژمەی دنەکیش وشکێنێ ئیسە ئێمە ئی باخەمان ناسنما بنەژ وشکە بووە جەخوای زیا بوو ئاوەکی بێنە و دارانما ئیتر ئیسە پەو کاتە ئی هەنارشە پیش شێوازە بەرمشەوە یانی هنووانن ئاویش فرەگەڕێکەنێ هەنجیریش مەخزڵ بەعزێ خەڵک ماچۆ هەنجیر ئاویش کەم گەڕێکەنێ هەنجیر و لاو ئێمە یارێ ڕێوێ زیاتر مەخواین و سەر و چوارەی خەزان کەڕ وەروچێشی وەروانە چێرش سەختە کۆمەڵی خاکما پێی ئاوردنی تەڵانی دروستە کریانە کۆمەڵی خاکارێ کەمە ئەگەر زوو نەداریشەوە خەزان کەڕۆ ئیجار هەنجیریشش ئالاری مەقسەکەر ئاویش بیە ئاویش نەبیە بەڵێ ڕاست ماچە شیرینە هەتاواچی ئاویش کەمە بۆ شیرینە بەس خەزان کەڕۆ ئاکەڵ بە شەڕق بۆ بەری دوو هەمش ئیتر مەیاو نوشمەنە چی باخۆ ئێمەنە وەروانەیە کە وێمان دەست نەمام و وێمانێ جوور و هەناریش کەمە چون کاتە زیاتر ساڵەخانیمانیان دما و ساڵەخانی دوێرێ بنیشتنەنی پەنەژ ماچە مەلیسیە ئای زوو یاوا پەنە زوو یاوا پەنە هەر کەمێنێ هەر زاڵەچوی ماوەڕوشە پەنەژ ماچە مەلیسی تووکڵ ناسکێوەنن دنیشش عالێنێ هەنارێ وەشە زووریۆ دماوانێ شیرینی شەنەنێ شیرینەکەیچ خراپ نییە بەڵام ئیتر پێی بازاڕی فرە مەشیە چونکاتە فرە عالێ نییە نێواشمێ هەناری شیرینی شەنن هەناری کەوەش شەنن پەنەژ ماچە کەوە هەنارێ فری گێرۆ لا ئێمە پەنەژ ماچە دەوانی ئەچێنە هەنێمە ماشەڵڵا حەچی بنشانە هەنار گێرۆ نیشۆڕە زەمی هەنارێ تەریش شەنەنێ هەنارە سوورەش ماشە هەر پێ ڕووباناری بۆ تشە هەنارە سوورەن ئایش هەر چەنەشە تقریبان ئی باخۆ ئێمە ئیسە دەور و حەوت نوعی هەناری شەنەنێ تەنیا یۆشە حەمە ساڵەخانین ئەوێشە یۆشە مەلیسیە یۆشە شیرینە ئەوێ چیاپەی تەکنایرێ بە تشێنێ هەناری حەمە ساڵەخانی زیاتر جەگرد و هەنارەکە دەورش هەن و خەڵکیش محاولەش پێیکەرۆ خواستی فرەش سەرە بێتر هەر پاسە پەنەماتی هەتا هەنارەکە شەمە نەبوو خواستش فرەتەرە اینجار هەنار هەتا سەرەوە بۆ واشمێ سەر تەرزەکاوە بۆ لاسۆتەڵ بەرمشۆ کە لاسۆتەڵ بەرشی خواستش کەمە بەڵام هەتا سێبەری نەبوو ئیساگەر من هەناری ئینی نە سێبەرینە ئینە هەم تۆکڵ ناسکێنێ هەم دلەکی شعالە ئێمە ساڵەخانیش هەر بەکار ئێمە زیاتر ساڵەخانێکی ساڵ تەکنێنی مارە کاسێنی ما پێ تەکیارەی ئانێنێکە لای سەریوە بە لای سەریوە بە پۆستەکە شارڕەقە و فرە عالیش نییە ئاوی چاکەمەنە بەڵام ئانێکە بنەوە بە هەم ئاوی شافرێنە هەم دنەکی چعالی وەڵای لاو ئێمەنە جەخوای زیاو و خاسارێ هەچەند ئێمە هەنار مافرەن ئیسە ئی پەشتێ ماوە هەنارش نەگرتن ئی پەشتێ ئەنە خەیرێوەن تقریبان ڕەنگا 500 بنی هەناری پاگەرە بە پاسوورەتە نەگرتێنشا بەڵام جەخوای زیاو ئی مێحوەرەشە یانی عیبش نەبیە هەنارش خاص جەلا ئێمەنە تەسیرش نەبیان چونکە بەهر و خاترە ئانە ئی جووە و ئێمە یەکەم جووە و چەمە و زەڵبینە ئێمە بێ ئاویش نەکێشتن کە بێ ئاویش نەکێشتن هەنارش خراب نەبیەن تا ئیسێ تەسیر و وشکە ساڵی سەر و ئی باخۆ ئێمە نەبیەن هەر ئاویش بێنە بەڵام ئێساڵ جەخوای زیاو بۆ ئاویش فرەتەرە بێنە هەم بە بۆنەوە هەمسایەکانمەوە هاوکاریشا کردێنمێ هەم بۆنەوانێژ پسەواچی ئاوەکی زیادە بێ فرە خەڵک وارە و محاولەش پێی نەکەری ئاوی بێنە ئێسا خۆ ئێمە شەریکە ئامانە تا ئیسە هەر پاش شەریکەیە کردنما تەکنەی نێمارە هەناری کاسێنی ما ئاوەکی شاردێنەوە تا ئیسە هەست ماپەنە نەکەنە خراپ بوو بەس ئیتر ئەگەر ڕێک گن و
ئی گەڵاکەش نەبوو بوو گەڵاکە نەبوو بۆ هەنارەکەیەوە پاکشکەری حتا بەعزێشا ئیسە ئینەچە لابەرا ئینەچە تاڵە ئی سەریشە لابەرا ئینەچە لابەرا و نەکیشش لابەرا حازرش پێیکەرا وەروانە ئالتەر بەربشۆ هەستمان نەکردن کە خراپ بوو بەڵامی تر بێش ڕبە هەنار و هەناری حەمە ساڵحانی فرەت تش نییە پێسە ئەوی بەس ئەوێکە بە نەشاماچە هەنار و ڕبە هەناری یانێ تەکنایرەی ئەو تشتەرە تقریبا ئەو فرەتەر تشا بەس ئەنەوە ئەوێ تش نییە بس شربت و چیویش بەکارش مارا وەراش ئیتر کە ڕبە هەنار و حەمە ساڵحانیەکەی ڕەنگان وەشتەر بوو جا ئەوێ ئەو فرەتەر تشا بەهۆ ئاتە لە فریکیوە کە دروستمان کردن چاوەڵی زەحمەتێ فرە مابێ ینی کە یاوێ وەخت و بارکردەی زاڵی یاو گێرەشاوە ڕوێ بارکردن قەراخ و دەرەی ڕوێتە جائێنمی سەر ئاج بە زەحمەت پەنجا کاروانەکەری نیرەواری نیوە سەر چێوارینی سەر زەحمەت بێ بەس ئیسە بەهۆ ئاتە لە فریکیوە تقریبا ئێمە کەلوپەلەکەی دەگانێکیان مێتامەمێ ئامان کەپرێکی کێشتن شاردن شا کەپرێکی یعنی هەر فرە ئاسانە سەعان نۆ بارکەری یەکە هەر وەختی لوای چۆ کە کیانی شۆپەیانێ حتا سەعان نۆ بارکەرمی ملمێوە ینی فرە ئاسانکاریە اینجان مەسەلەی بەروبوومی ئێمە هەرپاتە لە فریکی کردنەوە من یە ساڵ هەنجیریم چنیێنێ ئاردێنێمە کەپرێکی و کیاسێنێم سایەقەوە ئامان چاگە بارش کردێنی و بەردێنیشتە یەک زارڕ تەدەخلش نەکردە ورش بێزنی و دەستکەر و قڕەقڕکردە لووە بەرەشا سەر و جادێ و بارشاکەرە سایەقەکە وێژ ئامان و جاتی ئانەی 5,000 حەوازاریمدان بارش کردێنی و بەردێنی شیان ئیسە وەشا ینی هەچی جۆرێگەرەش ئیسە وەشا ینی بە بووچوون و من ژیان ئیسە وەشا بەس ششە ئینسان دڵش مرتاحنی یاجە چێوەکەینە ئەنا مەسەلی ژیانی ئیسا حساب کەرێ من پێسە وێم جە باو باپیری وەزعم خاسەرەنێ جە گر بوارێرێ ئیتر محتاج نییەنی بە شوێت چێوت هەن بەڵام چشا دڵت مرتاحنیە ئیتر جا بەهۆ سیاسەتیوە بوو یا بەهۆ هەر شێوەوە بوو مرتاح نییەنی ڕەحم کەم بیەنەوە خەڵک سەردانوشی و قەم و کە سوکاری مەکەرۆ سەردان نەمنن ڕەحم کەم بیەنەوە بەهۆ ئانەیەوە ئیسا ئەنا ژیان کوشێ گول بووە ئەنا مەسەلەی هیچ کەس محتاج نییە کەمگر محتاجەش بۆ فرە بەکەمی محتاجە هەر فرە ڕاستە ینی مەڵک هەر کەسی نامێن یانی مەڵک ئەنە ژیر بیەن ئەنە ژیر بیەن سەرەش منەنەوە جەژیریش یانی کە ئێمە مە بار کەرمێ ئێگە هەتا بار کەرمێوە نەک بارکەێت تا مانگ و دوانزە ئێمە چی باخەنە چی و بەرمێوە چی و کیانمی پیلاپەرە مێمی بەزار وڵا هەر خوانە بڕژ هەر هەن ینی مەڵک بە حەقەت نامێ بش نابە بێشو وەڵا قوربان هەر ڕوێ من نەو ئێگە فرە مرتاح نییەنا بەس کە ئامانی سەرێم داولوانیوە ئیتر مرتاحنا ینی هەر بەو ئەگەر چوکڵێوە جووری گیر و فرە نێوشکەنارەوە حەز کرد و بەو سەرێەوەنەوەی مڵکیە دۆ دنی بەڕاستی بە حەقە مەڵک نامێوێش نابەوێشەوە مڵکە ئەمە سەمام بورێ مەلێ بشک بیەی تۆ مەڵهەمام پەی خەما بورێ مەلێ بشک بیەی تۆ مەڵهەمام پەی خەما بورێ مەلێ بەشکەم بە سیحر و ئادەسا گەرمی وزی شار و جەسێ تاکەی بە تاسۆ دیڵەنی هەر سەوچەمام بورێ مەلێ هەر سەوچەمام بورێ مەلێ چن میوەدەیمە و سەرکەلی داخی مۆرۆ تاب و شەراب چن میوەدەیمە و سەرکەلی داخی مۆرۆ تاب و شەراب چانەی زیاتر پەیدیڵێم من تاسەما بورێ مەلێ من حەمزە خالید حەمەکەریم خەڵکی گوندی زەڵمم باخەوانم و ئەمەش باخی ئەمەیە و ئێستاش مەوسیمی هەنارە خەریکی ڕنینی هەنارەکانی وەکو جۆر هەنار جۆری زۆرە بەڵام وەکو
گوندی زەڵم و باخەکانی زەڵم پێم وایە 8 بۆ 9 هەنارمان هەیە. ئەو هەنارەی کە زیاتر تەڵەبی لەسرە هەناری ساڵەخانی پێڵێن. ئەمە هەناری ساڵەخانیە، هەنارێکی زۆر زۆر جوانە، بەڵام هەناری ساڵەخانیش دوو نوعی هەیە. هەر یەک هەنارە، هەردووکیان هەر ناوی ساڵەخانیە، بەس هەم سپی هەیە هەم ڕەنگی سووریشی هەیە. سپیەکەیان تۆزێ ترشترە لە سوورەکەیان، بەڵام تەلەبەکە زیاتر لەسەر سوورەکەیە، بەس هەردووکیشیان هەر ساڵەخانی. وەڵای حتمما کە ئاوا بەو شێوازە دوو نوع دەرئەچێ حەد لە قەڵەمەکە حتمما جیاوازیان هەیە. ئێستا ئێمە بنمان هەیە، یعنی هەر لەو بنا هەردوو نوعەکەی پێوەیە، حتمما قەڵەمەکە جیاوازە پێچێ هی مەسەن هەریەکیان هی وڵاتێک بێ لە شوێنێکەوە هاتبێ، بەڵام سپیەکەیان ترشترە ئەمیان شیرینترە، زیاتر تەلەبیاتەکەش لەسەر ئەمیان. هەنار بە ئام ئەمساڵ زۆر باش بوو، بەروبوومی باش بوو و ئەلحەمدولیلا پارەشەکە. ئێمە لێرە ئاوا ڕۆژانە یین لە 20 دەوە دەستمان پێ کردووە، ساڵانە لە 20 دەوە دەست پێەکەین. ئەوەی کە ئاوا بەو شێوازە جوانە، ئەبەم شێوازە یەنینەوە ئێرە دەستەکەین بە جیاکردنەوەیان ویان کەینە کارتۆن، ئەبەم شێوەیە ئەوەی کە جوانە و زۆر باشە دەرەجە یەکەکەی، ئەوە جیانەکەینەوە یانکەین ئەم کارتۆنانەوە و دەیانبینەوە ئەو لای تەلەفریکەکە و یان نێرینە سەر جادە و لەوێشەوە بۆ بازار بە پێی تەلەبیاتی ئەو خەڵکە. هیوا هەیە 5 کارتۆن، هیوایە 10 کارتۆن داواکە تەلەفۆنمان بۆەکە، ئێمەش بۆ یەنێرین بۆ ئەو شوێنەی کە ئەیەوێ. ئەو بەشەی تری کە جیا ئەکرێتەوە بێجگە لەمانە مەسەن ئەوانەی کە وردن یا تەقیون یا مەسەرەن ها بە شاتوڵەکەەوە شاتوڵی پێڵێن خۆر سووتانویەتی مەسەرەن یا ترشەکان کۆمەڵی هەناری نوعەتی ترمان هەیە، ئەوانەش بۆ فرۆشتن نابن، ئەوانە کۆ ئەەکەینەوە تا ئەبنە تەنێک تقریبان. ئەو جاو بە تەلەفریکەکە یانکەینە ئەو بەرەوە بۆ سەرجادە و ئێسەوە کوجاران نەماوە، یعنی خەڵک هەمووی دانیشێ و کۆ ببنەوە هەر ڕۆژەوەی بۆ ماڵێک و یا چەند کەسێک لە شوێنێکا دانیشون دەستکەن بە هەنارداتەکانن. ئێستا مەعمەلدا هاتووە عیلم پێشکەوتوو بووە، ئەیان نێرینە مەعمەلەکان و لەوێ دایەکتن و یەکسەر ئاوەکەکەنە دەبوو ئەیانەوە ئێمە خۆمان لێرە ئەیکوڵێن. ئەوەی کە بە دەستدا ئەتەگێ مەسەن جیاوازیەکەی ئەوەیە کە ئەوەی دەستەکە پاکترە، یعنی پاکتر دایەتەکێنی ئەو هەنارە وەش هەموو شتەکانی بە جوانی جیا ئەکرێنەوە لە یەک. بەس مەعمەلەکە هەر ئاوا ئیکەیتە نێو مەعمەلەکەەوە هەموو شتەکانی تێکەڵەکە. هەناریش عادەتەن هەم توێکەڵەکەی تاڵە، هەم گەڵاکەی تاڵە، گەڵاشی هەر تێەکەوێ، هەم ئەو لقەی کە پێوەیەتی هەر تاڵە، هیوایان هەیە پێوە یێت کە دەزڕاکێشی لێەکەیتەوە، و هەم ئەو توێکڵە سپێشی کە لە ناوەیە ئەویش هەر تاڵە، یعنی لە ناو هەنارەکە توێکڵێک سپیتایە ئەویش هەر تاڵە. ئەوەش هەمووی بەیەکەوە کە ئەچێتە نێوە و مەعمەلە و ئیهاڕێ حتمما تاڵیەکی هەر تێەکەوێ، بە تەئکید ڕبە هەناری جاران تاڵ نەبوو، بەس ئێستا وەڵاهی ئەم مەعمەلە تۆزێ تاڵی تایە. خۆی بە حکمی ئەوەی 2-3 ساڵ وشکە ساڵی بوو، ئەوەش زۆر تەئسیری هەبوو لەسەر کەمبوونەوەی ئاو و بە تەئکید لە زەڵمیش زەڵم وەکو خۆی ئاوی باشە خراپ نییە، بەڵام ئێستا خۆ دەزانی لە شارە زوور و لە هەندێک شوێنی تریش باخوشت پیا بووە، ئێتر ئەوەش تەئسیری کردووەتە سەر باخەکانی ئێمە بەڕاستی بۆ ئاو، چونکە ئەبێ بە شەوا جۆگەکان داخەنە بێ بڕوا بۆ ئەوانیش لە ڕووی ئاودێریەوە تقریبان تووشی کێشە بووین، یعنی بۆ مەسەلەی ئاودانی باخەکان. ڕۆژی وا بووە 3-4 جار نەفەرمان هەبووە ڕۆشتووەتەوە سەرچاو و هاتووەتەوە بە شوێنەوە ئاوا، یعنی نەیهێڵاوە 2 تاڵان باغ بدێڕێ، لەبەرەوەی ئەم دایەخە ئەو دایەخە ئەوەی خا بەچەما ئاوەکە کەمە بەشی ئەموو ئەو شتانە ناکە، یعنی ئەمجار 1-2 بۆریشی لێ ڕۆشتووە بۆ خورماڵ و بۆ هەڵەبجە ئاوەکە ڕسایی ناکە، لە ڕووی ئاوە تقریبان کێشەمان بۆ دروست بووە. ئەمجار لە ڕێی ڕێگەوبانەوە خۆ دەزانی هیچ ڕێگەوبانێکی نییە، باخەکان هەمویان سەختن، هەورامانیش هەر خۆی ناوی هەورامانی سەختە، نەک تەختەکە بەمانای پایتەختە، بەڵام لە ڕێی لەو ڕۆژەوە یعنی کێشەمان بۆ دروستە بێ. ئێستا کارتوێنێکی ئاوا هەنار ئەگەر ئەو تەلەفریکە نەبێت دروستمان کردووە چەند ساڵێکە، جاران بە 2 کەسەوە تا ئێوارە 40 کارتۆن هەناریان بۆ نەچووە و بەرەوە، ئەوەنە ناڕەحەتە، یعنی ئەبێ بچیتەوە چەم و دووبارە بۆ سەرجادە. بەڵام ئێستا شکر ئەو تەلەفریکەمان کە دروست کردووە ئەوە کاراسانیەکی زۆر زۆری بۆ کردووی.
بیرۆکەی دروستکردنی ئەم تەلەفریکە بە حکمی ئەوەی کە شوێنەکەمان بەرزە و سەختە، یعنی سیارە نایەتە نێو باخەکانەوە. بیرۆکەکەی هی ئەم دراوسێ باخەمان بوو کاک حاجی، پێم وایە لە ئێران بینی بووی، هاتەوە ئێرە وتی تەلەفریکێک دروستکەین ئەلێرەوە بۆ ئەو بەرەوە. جاران ئیشمان زۆر ناڕەحەت بوو، یعنی تەنێک هەنار بە 2 نەفەرەوە ئەلێرە تا ئێوارە ئەم جارەمان کردە ئەو بەرەوە بە کۆڵ، تا ئەچوویتە چەم و ئەچوویتەوە سەرجادە زۆرمان بوو. بەس ئێستا لەوەتی ئەم تەلەفریکەمان دروست کردووە، ئیشمان زۆر ئاسان بووە. یعنی لە ڕۆژێکە ئەتوانیت 10 تەن هەناری پێ بکەیتە ئەو بەرەوە بە نیوەی مانوبوونی ئەو تەنەی کە ئەمان بردە ئەو بەرەوە. وەکو ئەوەی کە بتەوێت چەند بارکەی، یعنی توانای چەند بارکردنی هەبێ و بیباتە ئەو بەرەوە ئەتوانێت تەنێک ببات. بەڵام ئێمە بۆ ئەوەی کە نەشکێت و ئیشەکەمان تێک نەچێ، ئێمە 100 کیلۆ زیاتری لێ نادەین، لە 100 کیلۆ زیاتری لێ نادەین. لە شتێکی سادەش دروست کراوە، یعنی چەند ئاسنێکن لە حیمچی پێوەستی کردوونەوە بە یەکەوە، وە سیمێک 150 مەتر سیم، 150 مەتر حەبل لەگەڵ 3 قەرقەرەیە. ئەوە هەموو شتەکانیەتی، بەس ئیشێکی زۆر گەورەی بۆ ئێمە کردووە، یعنی ئیشەکەی ئەمەی زۆر زۆر ئاسان کردووە. مەوداکەی 150 مەترە. ئەو شتانەش کە ئێمە پێی نەقڵەکەین بۆ ئەو بەرەوە، ئێستا مەوسیمی هەنارە، هەناری پێ نەقڵەکەین. هاوینان کە ماڵی باوکم بارەکەن ئێرە ئەو ئەشیانەی کە لەو بەرەوە لە دێوە یانێنی بۆ ئێرە هەمووی بەم تەلەفریکە نەقڵەکەین بۆ ئێرە، و بۆ هاوینیش مەسەرەن هەر هەنجیرێکیشمان هەبێ هەر بەم نەقلیەکەین بۆ سەرجادە، یعنی کاراسانیەکی زۆر زۆری بۆ ئێمە کردووە. بەڵێ ئیشەکە بە 2 کەسەکرێ، یەکێک لێرە باری کات و ئەو حەبلە بگرێ تا ئەچێتە ئەو بەرەوە، لەبەر ئەوەی ئەگەر حەبلەکە نەگرێ زۆر بە سورعە دەڕوا، لەو بەرەوە هەشتێکی تیابێ خەسارە بێ. ئەوەش کە لەو بەرەوەیە ئەبێ دای بگرێت و ئەم ڕایکێشێتەوە بۆ ئێرە، بەڵام شێوازی هێنانەوەکەشی شارەزایی ئەوێ، چونکە ئەبێ ئەو حەبلە بە شێوازێک دەق بکرێت کە وەختێ بەری ئەدا بۆ ئەو بەرەوە هەمووی نەچێتەوە بە ناویەکە، چونکە کە چووە بە ناویەکە شتەکان ناباتە ئەو بەرەوە تا سەر چەمەکە ئەڕوایەتانی وەی ڕێ ئەڕوا تێگەشێ، ئەبێ دووبار ڕایکێشیتەوە. ڕایکێشانەوەشی بە بارەوە زۆر زەحمەتە، ئەبێ وریابی، یعنی شۆفێری خۆی ئەوێ. كاسمي باچوني الله ودارا جاكسي من جلد من ويل شارا لكسي من جلد ويل شارا من اواري وتني صاح وخليتي تما ناجياتي شاعري رفيق الخير ناجياتي شاعري رفيق الخير اتخيتني بيشي شبني دايما توتني ليتني بيشي شميان من بين توتني جات عقيدي تا بەخێر بن یاخوا سەرسەر و سەرچاومان پێمان خۆشە کە ئاوا ئەم کونتورە زیندوو ئەکەنەوەیان بۆ ناومان بۆ ئەم تەسویرکردنی ئەم بابەتە کە لە باوا پیرانەوە جێماوە بۆ ئێمەش حەزەکەین بمێنێت لە ناومانە هەتا ماوی. هەنارەکە لە سەرەتای بەهارەوە کە دار دوولە ئەکا و هەتا ئیتر هەنار گوڵەکە هەتا ئەم کاتێ بە مەینەتێکی زۆر و ئاودێران و ئەملا ئۆلا ئەم هەنارە پێ ئەگا هەتا ئیسێ ئیتر هەنارەکە کاتی ڕنینیێت ئەوەی بە عەمەل بێ ئەیبەن ئەیفرۆشن ئەوەیشی ئەمێنێتۆ دوای ئەوەی دای ئەتەکێنین و ئەیکەین بەڕ بە هەنار ئەوەن دای ئەتەکێنین ئەمە ئەیگوشین و دوای ئەوە جوان ئاوەکەی پاڵەفتە ئەکەین و ئەیخەینە سەر ئاگر و ئەیکوڵێنین. کاتی وا هەیە بەیانی بۆ نیوەڕۆ جا مەنجەڵێک ئەکوڵێ، ئەگەر ئاوەکەی خەست و جوان بێت تا نیوەڕۆ مەنجەڵێکی گەورە ئەکوڵێنین، ئەگەر ئاوەکەیشی تەڕ بێ هەتا درەنگانە ئیتر خەریکین، ئیتر بە شەو و بە ڕۆژ ئاگری ئەکەین هەتا هەنارەکە بە هەنارەکە خەست بێتەوە.
والله ئەو ساهرە هەناری ترش دامان ئەتەکان بەس ئیسای تر ئەم ساڵەخانیەیش لای ئەتەکێنین ئەمەش بۆ ڕبە هەناری مێخۆشێ ئەوە بۆ هەموو جۆرێ بەکارێت گەلەوە ئەیکەین بە ئەیکەین بە قوبڵیە ڕەشێ لەسەر سفرەشدا ئەنێن بە هەموو جۆرە ئەیخۆن بە چێشتۆ ئەیخۆن وەکی تر بەکارێت بۆ سەر سفرێ بەس ئەوی تر هەر بۆ چێشتەکە بەکارمان هێناوە کە ترش بووێ بەس ئەمە ساڵەخانیەکە بە هەموو جۆرە ئەیخۆی ئەتوانی بەکاری بێنی ئەرەوەڵا ئەو ترشەکەیشی هەکاری گوشین هەموو کەسێ وشکی ئەکایە ئەی بە ئەویش ئەیفرۆشن ئەیسا لە دوکانەکان زۆری بەکاری یێنن لە باشی لە باتی ترشە سماق بەکاری یێنن بۆ مەدعەمەکان بۆ هەموو شوێنێک بۆ کەبابخانەکان ئەمە بەکاری یێنن بۆ هەموو شوێنەکان خۆشمان هەر بەکارمان هێناوە بۆ ناو ئەو چێشتە پردەواریانەی خۆمانەکە بووە لە کاتی خۆیان بۆ ناو غاز و بۆ ناو تۆڵەکە و بۆ هەموو شتێک بەکارمان هێناوە و کردومانەتە ناو چێشتۆ خۆشمان یا وردمان کردووە و یا هەر بە ساقیش کردومانەتە ناو چێشتۆ خواردومانە هەر خەیە بەڕووتی ژەر خواردومانە دامان ناوە لە باتین خواردومانە لەسەر سفرەش وەڵا جیاوازیەکە ئەوەیە بە قوربان ئەوەیە کاتی خۆی ئەمە هەر ئەوە بوو دەستگاوشت نەبوو هەر دامانەتەکان بەدەست و خۆشمان هەر بەدەست ئەمان گوشی ئێمە خۆمان باخمان بەدەستەوە بوو هەتا ئێوارە من لەوانەیە دەست وزگی زیاتر ئەو ترشەم ئەو هەنارەم گوشی بێ بەس ئیسا دوای ئەوە شتێکی تریژ هاتە ناوە و جزمەیان ئەکڕی و بە جزمەکە بە گونی پاک و حوزێکمان دروست دەکرد بە چیمەنتۆ وەکو جۆگەلە کردومانە و لە خوارەوە دەبۆشتیان خستووەتە بەر و ئاوەکەی چوەتە ناو دەبەکەوە و یا منجەڵێکۆ ئەوەی دووبارە ئیساوەیش هەر هەیە ئەیبەن بۆ دەستگاکەی ژە لەوێ خۆی جیای ئەکاتەوە ترش و ئاوشتەکەی جیا ئەکاتەوە ئەو کاتە هێنی تۆی تر خۆ لێنەی ئاوەکەی ئەقلێنی ئەوەیە جیاوازەکەی سا زەحمەتی زۆرە و خەڵک ناتوانێت ئیتر سا زەلامی وا هەیە هەر ناتوانێت بەدەست هەنار بگوشە یامتر ئەو دەستگا هاتووەتە ناوە ئیتر ئاسانتر بووە بۆ هەموو کەسێک ئەیبا بۆ ئەوەی تر کەمی سا هەنار لە ماڵەدایە تەکێنن هەر لەوەیە وەڵا ئەوستا هەر ژندایەتەکان ئیستا ئەگەر بواە ئەوەی زۆر بواە تر دەیەگەر کرێکاری دەست نەکەوتایە پیاوەکەیش یارمەتی ئەدا مناڵ بواە مناڵەکە یارمەتی ئەدا ترشەکەیە گوشی لەبەرەوە خۆشنەکە فریا ناکەوێ بۆ هەمووی فریا ناکەوێ هەمووی ئەم ئیشە بکات و ئیشی ناو ماڵیش بکات لەبەرەوە پیاوەکەیش یارمەتی ئەدا چۆن ژنەکە یارمەتی پیاوەکە ئەدا تر ئەویش یارمەتی ژنەکانەدا نەوەڵا وشینەکەی زۆرتر بە پیاو کردویانە بەس بەخوا من خۆم پیاوەکە مەجای نەبوو بیکە تا هەنارەکەی ئەڕنگەی هێنایەوە بە کۆڵ و لای ئەوە کە دایتەکێنین بەخوا من هەر خۆم بووم دایشمە تەکاند و بەس دووسێک کەس یارمەتیانە دام دوای ئەوەی تر خۆم ئەم گوشی بۆیان و ئەوانیش دایان تەکاند و نان و چێشتیشم بۆ دروستەکردن بەخوا والله ئەم دۆشاوی خۆمان هەر لە دوورەوە دیارێ ئەوەی هەکەر شتی تێ ئەکار زۆرتر ڕژ ئەبێتەوە ئیسا غەشی تیا ئەکەن بەس ئەمەی دای خۆمان لەخوا بە زیاد بێ ئێمە شکۆ لە غەشمان نەکردووە لە هیچ تا لەوی ئابیکەین شکر ڕبەهەناری لای خۆمان هەمووی بە تایبەتی ڕبەهەناری زەڵم بەناوبانگە ڕبەهەناری لای ئێمە بەناوبانگە بۆ هەموو کەسێک هەر هەوڵی بۆ ئەدا هەکە لەبەر ئەوەی ئێمە ڕبەهەنارەکەمان زۆر هینێ سروشتیە و هیچی تێکەڵ نابێ و ئیسە خەڵک ناوێت لە بازاڕەکانە زۆربەی نە دۆشاوی تو بکڕێ نە ڕبەهەناریش بکڕێ لەبەرەوە تێکەڵی ئەکەن غەشی تیا ئەکەن بەستر ئێمە بۆ خۆمان شکر لەخوا بە زیاد بێت لای ئێمە خەڵکی لای ئێمە شکر غەشی نەکردووە لە هیچە الحەمدولله ليلة خامزي عتري شير سواد دك حركة سكر وخوار حمضيراني دفيش منو دوایەوە هەنارەکانت چێکیان بە عەمەلە هات ئەوە فرۆشرا دوای ئەوەیشیان هەکەر بە عەمەلی فرۆشتن نایە ئەیبین بۆ دەستگای هاڕێت و جیای ئەکاتەوە ئەیهێنین و ئاوەکەی
ئاوەکەی خەینە سەراوە ئەی کوڵێنینی تر هەیە بەیانی تانی وەڕۆ ئەقڵێ بەیانی تا ئێوارە جا ئەقڵێ ئەگەر زۆر بێ دوو ڕۆژی پێ ئەچێ و تر ئاوا خەز ئەبێتەوەی تر دوایی ئەیکەینە دەبە و ئەمە هەناری ساڵەخانیە میخۆشی پێڵێن ئەمە هەناری ساڵەخانی ستا هەناری ترشکەم ماوە هەناری ساڵەخانیە دایەتەکێن بینای وەکی تر جاری جاران هەناری ترش بوو ئستا هەناری ترشکەم ماوە هەر ساڵەخانیە هەموو نیوەی ئەفرۆشرە و نیوەیشی هەر ئاوا ئیتردایەتەکێنین بە دەستگا و ئەیەنەوە ئاوایی کوڵێن بەیانی بیخەرە سەر ئەگەر ئاوەکەی خەست و جوان بێ هەتانی وەڕۆ مەنجەڵێکی گەورە لەمە گەورەتر ئەقڵێ ئەگەر ئاوەکەی تۆزێ هەیە هەنارەکە ئاوەکەی تەڕێ تا ئێوارە جا ئەقڵێ ئەبێ ئاوا ئەکە کاتێ هاتە قڵ ئەبێ ئاوای تر کەوچیتیا ڕادەی لەبەرەوە هەڵ نەچێ هەتا کاتی کوڵانی ئیتر باشە کاتی کوڵانیشی دووبارە هەر ئەبێ ئاوا دەستۆ پێوەی بێ هەتا ئەقڵێ خەز ئەبێتۆ لەبەرەوە هەڵ ئەچێ نەڕژێ تر ئەرە وەڵا زەحمەتەکەی زۆرە وەڵا سێ دەبێ 20 لیتری بقڵێنە لەوانەیە دەبەیەکی بێزی ئەگەر خەز نەبێ دەبەیەکی 20 لیتری تیا دەرنەچێ ئیتر بە هەناریش کەوتووە بە خەست و تەڕی هەنارەکە کەوتووە هەیە دەبۆ نیوێکیشی لێ دەرئەچێ و ئەو ڕبە هەنارەوە خەڵک لێیە ترسێەوەیە سروشتی وەکو هەناری خدای خۆمان وەکو ڕبە هەناری لای خۆمانیە وەکو هی زەڵم جوانترە و خەسترە و پاک و تەمیزە و هەناری بە هەناری زەڵم بەناوبانگە لەبەر لەگەڵ هەنارەکە ڕبە هەنارەکەی ترا و تێکەڵی ئەکەن ئەم ڕبە هەنارەکە خەست بووە ئیتر دوایەوە بە هێڵک ئەی پاڵێوین لەبەرەوە ئەگەر تۆزە شتێکی پێوە بوو بێ خەڵتەیە شتێکی هەبێ لەبەرەوەی تر پاک بێ پاڵفتەی ئەەکەین و جوانی ترەوەستەی سار دەبێتەوە ئەیکەینە ناو دەبە و ئەی وەڵی تر هەیە مشتری خۆی هەیە مشتری خۆی هەیە هەر لەبەر ئەوە لەگەڵەوە هەنارەکانی ڕنی و دایتەکانی تر مشتریەکەی خۆی هەر لە ماڵەوە ئەیبا تر نایباتە بازار کەم نەوەڵی نایبینە بازار مشتری تایبەتی هەموو ماڵێک مشتری خۆی هەیەی وا زەحمەتی زۆرە گیانەکەم زەحمەتەکەیەوەیە بێت تۆ بەردەوام دەست و پێوەی بێ ئاگری بکەیت خۆمە وەکو غازیە بیخەیتە سەروتر حەقڵ نەبێ بە سەریۆ ئەمە بەردەوامە بێ دار کۆکەی تۆ بیێنیتە لای ئاگرەکە بکەیت و هەر ئاوا دەستیش و پێوەی بێ نەوە هەڵچێ بڕژێ من ويل بني وفردني داي في باواكوت داي هركز عزيز خادوري ووادو داي لخيامزي يا تري شير داي سيوادو داك هركز كيرو خوار رحم بيراني داي في سەرەتا بە خێراتنیەوە کەم و کەناڵی پەیام وەکو بەرنامەی هەواری هەورامان ڕاستی ڕووبەنار لە بازاری هەورامانە و بەتابەتی لە بازاری خورماڵە فرۆشێکی تایبەتی هەیە بە خواسێکی تایبەتی لەسرە ئەویش لەبەر هەڵکەوتی ناوچەکە کە ناوچەیەکی هەناردارەواتە ناوچەیە کە بەربوومنی هەناری زۆر باشی ها ئەگە باسی هەنارکەین پێشۆی جوای پرسیارەکەی جەنابتان بەمەوە باسی هەنارکەین هەنار خۆی هەر خۆی میوەیەکی تایبەت هەرسەری شێوازی دروستکردنەکەی خەڵقەکەی دروستکردنەکەی کە خوا دروستی کردو شتێکی تایبەتە کە شێوازی دانانی دانەکانی و هەروەها هەنار وەکو میوەیەکی وەرزیە کە لە وەرزی پاییزە هەیە بۆ ناوچەی هەورامانیش بیگرین چەندەیەکمان هەیە کە هەناریان هەیە لەوانە زەڵم دەرەی مار گوڵۆب سەرگەت هەموو ئەمانە بیارە تەوێڵە ناوباخان ئەمانە هەموو هەناریان هەیە جۆرەکانی هەناری ترش و مێخۆش و ساڵەخانیمان هەیە و زۆرتر ئێستا خواست لەسەر هەناری ساڵەخانیە بە چاو جاران چونکە جاران پێشتر خەڵک حەزیان لە هەناری ترش بوو بەس ئێستا زۆرتر حەزیان لە هەناری مزرە وەکو خۆمانەڵێن واتە ساڵەخانی وانە ترشە شیرینە لەو مابەینایە خەڵکی ئەم ناوچە خەڵکی شار خەڵکی شارەکانی تر سلێمانی هەولێر و دەوروبەری هەورامان حەزیان لەو جۆرە هەنارێ و ئێستا کە لە بازارە ئێمە فرۆشیاری هەناری و فرۆشای ڕووبانارین خەڵک زیاتر حەزی لەم جۆرە ڕووبانارێک کە ڕووباناری زەڵمە و واتە گوندی زەڵم و ڕووبانارێکی مێخۆشوە پێڵێن هەناری ساڵەخانی و ئەمە ڕووبانارێکە لە هەناری ساڵەخانی هاتووە خۆی هەموو شتێک تەجروبەیە و سیقەیە
کەیتە دوکانێک بوون منت وەکو دوکانەکە ئێمە ئیتە لێرە ئێمە خۆمان بە کابراڵین کە ئەم جۆرە هەنارە ئەگە یەکێک خۆ شارەزای هەنار ڕووبانار نەبێ ئێمە خۆمان پێڵێن ئەم ڕووبانارە هی ئێرە هی زەڵمی فلانە دەیە و کابرا ئەگەر تەجروبەی لەگەڵ ڕووبانارە هەبێ ئەزانی ئەم ڕووباناری زەڵمە بڵێ ڕووبانارێکە تامی تایبەتە و پێکاتەکەی تایبەت ینی ئەوە ڕاستەخۆ دیارەکە ڕووبانارێکی کوردی و پاک و خاوێنە بەڵام ئەوانی تر شێوە لینجیەکی دێدایە کە ڕاستەخۆ تۆ ئەزانی ئەم ڕووبانارێکی کوردی نیەوە لە کارگەیە کراواتە بەدەست نەکراوە لە گوندەکانە نەکراوە جیاوازی بکەین لەوەی کە لە کارگە بکرێت ئەوەی کە بەدەست بکرێواتە ئاوەکەی بە دەست بگوشرێ لە هەنارەکە ئەمەیان هیچ جۆرە تفتێکی تیان نییە بەڵام ئەوەی کە لە کارگە ئەکرێ بەهۆی ئەوەی کە توێکڵەکەەوە دنکی هەنارەکە بە جیازەکە وردەکرێ ئەمەیان شێوە تفتیەکی تایە کە لەگەڵ خواردت هەستی پێەکەی کە ئەم ڕووبانارێکی تفتە ئێمە خۆمان وەکوەوەی کە نزگەی 15 ساڵە خەریکەم بوارین خۆمان ئەزانین چ جۆرە ڕووبانارێک باشە و ئەزانین کێ خاوەنی چ باخێکە و ئەو بەروبوومەکەی چۆنە بەو پێ ئێمە سەیری ڕووبانارەکە ئەەکەین بەو پێ ئێمە ڕووبانار لە کەسەکە وەرەگرین ئەبێ بزانین هیچ باخێکە و تامیەکەین و تاقیەکەینەوە کە بزانین بەرهەمەکە چۆنە اینجا وەرەگرین و ئێمەش کۆمەڵێک مشتری ساڵانەمان هەیە کە لەو باخانە ئەکرین و ئێمە هیەوان نەبێ ناتوانین بۆ ئاسانی ڕووبانار بکڕین ئاشکرای قەیرانی دارایی تەسیری لەسەر هەموو شتێکە بۆ لە هەموو پێگەکانی بازار و پێگەکانی بازرگانی چ بازار بێت چه هەر جۆرە شتێکی تر بێت و کاریگەریی باشی لەسەر ئێمە هەبووە وەکو فرۆشی گوێز بێ ڕووبانار بێ کە بە تایبەتی کاریگەرێکی زۆری هەبووە لەسەر فرۆشی هەنار و فرۆشی ڕووبانار بە تایبەتی کە جاران ینی ڕۆژانە ڕەنگە 15 کیلۆ ڕووبانار فرۆشای بەڵام ئێستا ڕەنگە بە 2 ڕۆژ کیلۆیەک ڕۆژی کیلۆیەکە بۆ شێوازێ خۆی ناوچە و دێهات جۆری ڕووبانارەکە ئەگۆڕێ بوون من ئەگەیمە بڵین ڕووباناری زەڵم بێت ئەوە نرخەکەی ئەگاتە نزیکەی 12 یا 11,000 بەڵام ئەگەر هی دەشتی شارە زوور بێت کە ڕووبانارێکی ترشە و زۆر تەڕترە بۆش پێە سعرەی کەمترەکە نرخەی کەمترەکە بەرەو 8,000 ئەوانەوە ئەگەر هی کارگەوانش بێگاتە نزیکەی 5,000 و ئەگەر لە ئێرانەوە هاوردەکرابێ ئەوە 3,000 و 4,000 جیاوازەکە لەمایە هەم جۆری هەنارەکە هەم شێوازی کوڵان بەڵام زۆرتر کاریگەی لەسەرەوەی ئەو کەسی کە ڕووبانارەکە ئەکا شارەزایە یاخود شارەزانیە ئەو کەسی کە شارەزایی هەیە لە ڕووبانارەکە ڕووبانارێکی خەس و مێخۆش دروستەکە بەڵام ئەگەر ناشارەزای بە ڕووبانارەکە زۆر خەس بکاتەوە تاڵ دەرەشێ بۆ پێ ئەگەر خەس بێت و تاڵ بێت پارە ناکە بەڵام ئەگە خەس بێت و مزر بێت واتە مێخۆش بێت ئەوە پارێکی باشە